بەردۆخی کەرکووک لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنی و لە ڕووی ئیداریەوە بە قۆناغێکی زۆر قورس و خراپ و دژوارە تێپەڕێ لەبەرەوەی بەداخەوە کەرکووک لەژێر حکومی ئەسکەرایە مامەڵەیەکی زۆر جیاوازتری لەگەڵ ئەکرێت لەگەڵ پارێزگاکانی ترە ئەمەوای کردووە دۆخی چینە ئاسایی دروست کردووە لە کەرکووک هاوڵاتیانی کەرکووک بە شێوەیەکی گشتی بێزارن لە مۆز ئاڕاهەنە پارێزگارێکمان هەیە پارێزگارەکە ناتوانێت نمایندەی هەموو خەڵکی شارەکە بکات بەڵکو بە پێچەوانەوە ئەو سیاسەتە کۆنەی کاتی خۆی حزبی بەعس پێڕەوی ئەکرد بۆ تعریبکردنی ناوچەکە ئەو دەستی پێکردێتەوە هەوڵەدا بۆ تەواوکردنی ئەو هەنگاوانەی کاتی خۆی حزبی بەعس دەستی پێکردو بۆ تعریبکردنی ناوچەکە ئێمە وەکو پەرلەمانتارانەوە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئەو دەرگایانەمان داوە چ ئەوەی کە عیلاقی بە حکوومەتی مەرکەزیەوە هەبێ لایەنە سیاسیەکان فراکسیۆنەکانی ناو پەرلەمان سەرۆکایەتەکان وەزارەتە پەیوەندیدارەکان هەروەها لەگەڵ حزب سیاسیەکانی کوردستانیشا بۆ چارەسەرکردنی دۆخی کەرکووک ئەم پارێزگارە بە وەکالەتە لە دوای ئەوە دەست بەکار بوو کاتێک کە پارێزگاری پێشوو نەجمەدین کەریم لەسەر کۆمەڵی مەلەف ئیقالە کرا شوێنێکی چۆڵ بوو ئەوایە جێگرێکی شوێنی پڕ بکرداتەوە بەڵام لە ڕووی قانونیەوە ئەوای ئەنجومەنی پارێزگا کۆب بێتەوە بڕیار لە دیاریکردنی پارێزگاری شتر بدا بەڵام لەبەر ئەوەی فراکسیۆنی برایەتی ئامادەنین بەشێکیان بێنە ناو کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا و نیساب تەواو بکەن تاکو پارێزگارێکی تر هەڵبژێردرێ بۆی ئەمە وای کردووە ئەم پارێزگارە ئەم بارودۆخی ئیستیغلال بکە بۆ ئەوەی کە تەصفیه حسابات بە تایبەتی لەگەڵ کووردا بکە و درێژە پێدەری ئەو سیاستانی پێشوو بێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە کابینەی نوێ لە دانوستاندنەکانمانە لەگەڵ برادرانی لایەنەکانی تر بەتایبەتی برادرانی پارتی دیموکراتی کوردستان هەوڵمان داوە یەکێ لە پێشمەرجەکانمان بۆ ڕێکەوتنمان ئەوە بێ کە پێکەوەی خاوەنی یەک گوتاری سیاسی یەک بەرنامەی نەتەوەیی بین چ و زائیدەن خاوەنی یەک پرۆژە بین بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و ناو ستاپڕاوەکانیش ئێمە کارمان لەسەرەوە کردووە و لەو سۆنگەیەوە گەیشت بووینە ڕێکەوتن لەناو ئەو ڕێکەوتنی کە لە نێوان یەکێتی پارتیە واژوو کراوە باسیەوە کراوە کە ئەبێ بارودۆخی کەرکووک و دانانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک و یەکێتیش بێ هاوتەریب لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبێ ئەویش ئاسایی بکرێت و پارێزگارێ بۆ کەرکووک دابنرێ بەڵام بەداخەوە هەستمان کرد تێگەیشتین ئەو نیەتە نیەتێکی زۆر جددی نیە لەبەرەوەی هاوتەریب بۆ پێی کە لە ڕێکەوتنەکەی ئاماژەی پێکراوە و زائیدەن بە شێوەیەکی گشتی پرسی کەرکووک کراوە بە پاشکۆیەک لە ڕێکەوتنەکە ئەبوایە کەرکووک پێویستی بەوە نەبوایە ڕێکەوتنی لەسەر بکرێ ئەوایە هەموو کەسێک خۆی بە خاوەنی کەرکووک بزانێ نەوەکو بە تەنها بەسەر لایەنێکا بەجێ بهێڵدرێ بەڵام بەداخۆ ئێمە تێگەیشتین لایەنی بەرامبەر نیەتێکی جددی نییە بۆ ئیلتزامکردن بە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووکەوە بۆیە ئەوەی بینیتان پەرلەمانتارانی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ئامادەی دانیشتی پەرلەمان نەبوون بۆ دەنگدان بە بەڕێز کاک نەسیروان بەرزانی بۆ سەرۆکی هەرێم